ئەی زاواگیان چ حاڵێکم هەیە ڕێک ئێمەشی شێت کردو بخۆیەوە تەواو ئەقلی لەدەستاوە بەخوا ئەبڵە ئەمیرە باوەڕ بکە ڕاست ناکە ئەوە بە درۆوای لە خۆ کردو بۆی نیشای بۆ بێنین وانییە لیمەوە نییە چاوەکە وانیە زاوا بڕواتە بێ ئاوم بوویە نابی خۆتەوە ڕێک کردی بەخۆیە جا بەس نەبوو گەرم نەبوو درۆ ساختە چیتری کەس لە کوڕی ئەرزی ئەو بێژەری برایتووە وانیە وە لە چی ئێستا لە چی ئێستا بانگەکەم بزانێکە چ حاڵێکی بانجەکەم بزانم وەیە بێژان ئەی بۆ قوربانە ڕۆلۆ دەکەوە وەرە دانیشە کوڕم ئەو داری لیۆگرەدا ئەو داری لۆگرە کوورە کەسە چێر دەکەیت دانیشە هەدی مەکە باوکی پاشە ئەتوو برتە دکتۆری فاسەکانی پیشان دەپاس دەتەن دەرنەچوە هێشتا بردم چی گۆ دکتۆر ئێوتی ئەوە تەواو دیارە کە تێکچووە بەڵام با فەحسوشتەکانمان بۆی بۆ دڵنیابوون تاکیدکەنەوە ئەگەر شتێک بە پێمان ئەڵە جارەکە ئاسا هیچ دیار نییە کورە وانە بێدەبە کورە بێدەبە حاڵێتی تۆش بێ ماڵی هیچ ئەیبی نییە ئێمەشی شێت کردووە ئێستا ئەمن چەند پرسیارە چ لێ دەکەم ئەو کاتی دەردەکەوی ئەوە شێتە یان عاقڵ بابە بێژەن ئەگەر جێک ئاگری بگری خانیەک ئاگری بگری دەبی بانجی چێ بکەین هەتا بیکوژێنتەوە ئەگەر ئاگری بگری ئاگەر شوێنێک ئاگری بگری ئیسعافی بۆ بانکەکەی بەخوام ناڵێکیوە ڕاست باشە بامە یەک پرسیارشکە ئەدی ئەگەر کەسێک نەخۆش بی بەچی دەبی بیبین بۆ خەستەخانە خەستەخانە حەریق کوڕە هەموو قەلبت دەشێنم ها لا حول ولا قوة کاکە شتێک پێ بڵێ باوەڕ بکە و عەیبی نییە زاواگیان نازانم بۆ تۆ باوەڕ ناکەی من پێتەڵێم بەخوا کوڕەکەم ئەو ڕۆژە کە سەیرەکەم داماوە ڕائەکە کوڕەڵەمەوە تۆ بۆ کوێ ڕائەکەی ڕێک بەرە و ڕیسارە ڕاکە ئەرێ بەخوا یعنی لە ساری ناترسێ هیچ بەپەلە گرتوومەلام بردووە یعنی ئەوە لە سارە و لێشتە چ ناترسێ ئەرێ بەخوا هیچ جار ئەوە لە ئاگریش ناترسێ ئاگریی بەخواوە تا ڕۆژە ڕێک ئاگرەکە لێوا بۆ نەگەچ ئەوەیەکە بەسەر دەساوالێکە کورە کوڕەوتم مەسووتی تۆ بۆ واکەی و ناسوودێم دەستی قسەسەری بابە وەرە دانیشە وەرە دانیشە باش ئەگە بۆ قسەکە لێ بدەم بۆ کەسەوە بۆ قسەکە لە دوور دەوی بدەم چ دەبی ناترسێ ئەوە ئەو حاڵە دۆی دەم خەریکە باوەڕ بکەم بۆ شێر بووە ئێستاکە پێشەش بەتراقی چاشی لێ دەدەم بەس دوی دڵنیام کورە بەرگە ناگرێونەی کە شێتە بێ بەس هەتا دڵنیابم زاوە نەکەی بابا بێژەن ئەتو نازانی مەترەقەت چێوە نییە زاوە نەکەی دیتر مەترەقم لێ دەستدای نییە ڕای کردە و ژوورەی نەوە نییە بە حەقی ئەو خوددایە ئەوە ساختە چییە بە قەسیوەی کردیە بێژەن هەموو هەڵقەڵەتێنی ڕدەینمان کەتە من دەستەوە منداڵی ئەمە هەڵقەڵەتێنی تەواو هەتا ئەو کوڕە بۆ شێوازێ فێڵ لە من بکە نایەمەوە ماڵێ کەسش تەلەفۆنەوە بنەکە جوابی یەک تەلەفۆنش دادەمەوە خۆحافیز سعدی بیکە لە ڕای خوا سعدی بۆ کوێ ڕووی